باشا بزانم هەموو شتێک تەواوە بێعەیبە. زۆر چاکە عزیزان و خۆشەویستانی کاگا محمەی بەڕێز ڕێزە حرمەت بە هەموو بەڕێزان کۆ ببنەوە اینجارە ئەچینەوە قسە باسەکانمان و تەوا ئەمشەو بابەتمان خۆشە بێ خۆشەویستانی من وەلەو کارە ساتەکە ناخۆشە بەڵام بابەتەکەمان باشە بێت. وەڵا بە زین لایڤەکەمان تەواوە وەکووە کاگەرم وڵی ئەم ئارام ئەحمەد جاجاونی بێ نازانم بۆچی بە قۆڕەکە عیب بە برایشی نمدەکە کە تۆ کاکە وڵی ئەمە کاکە ئەمە ئاوا لێ بکەم زانم باشتر نییە تەوا خدایە هەمووتان بەخێر بن عەزیزان خۆشەویستانی من بەخێر بن سەر چاوان لەگەڵم بەنام شەو بۆ کۆمەڵی قسە و باس با نەقلی کەم بۆ هەندێک جێگا ئیتر تەوا کێشەمانەوە باش تەوا هەموو شتێ باش یاخوا بەخێر بێن سەر چاو عەزیزان بەخێر بێن سەر چاوانی من هاتن ڕێز و احترام بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە لە هەر گۆشەیەکی ئەم دنیایە هەن ساق و سەلامەت بن حرمەتێکی زۆر بۆ خۆتان بۆ هەموو میوانە ئازیزەکان پیاوان ژنان کچان و کوڕان هەمووتان بەخێر بێن سەر چاوانی من ئەم شەو لەسەر ئەو ترۆرەی کە لە کەلار کرا لەسەر قسە باسەکانی مەسعود بازانی وەرحاڵ ئەو تەوەرانەی کە ویستم ئەمڕۆ ئیعلانم بۆ کردووە لە بەیانیەوە لەسەر ئەوانە کۆمەڵی قسە و باسمە بێت و هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایەک بە ئێوەی عەزیز و خۆشەویست بگەێنم و بۆ کۆمەڵی حەقایق دووبارە بۆ ئێوە بۆ خەڵکی کوردستان بخەمە ڕوو. یەک دقیقەیە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە بۆ ئەوەی کە بێبەش نەبن لە لایڤەکە و چەندە دواییش ئەتوانن گوێ لێ بگرنەوە بۆ خۆیان بەڵام بەرحەڵ ئەوەیە. بابەتی یەکەممان لەسەرەوەیە کە یەشێتی بۆ ئاکات یەشێتی بۆچی بە تەواوەتی چواتە خزمەتی میتی تورک و ئەو ڕووداوە چۆن ڕوویاوە و چۆنە و چۆن نییە و قسە و باسەکانی مەسعود بازانی و مەسەلەی جامانە و نازانم ئالم بابەتانە لەسەر هەموو ئەوانە ئەم شەو قسە و باسمە بێت و ڕەنگە لانی کەم سەعاتێک لە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویستا بم. کاکەدا ئاوە بووە سەرمەچی واکە مۆبایلی ئێمەش وەڵڵاهی سەیرە بەخۆرە باش. عەزیزان شتێکم لە ماڵپەڕی پۆلەتی کابینی لەسەر تایبەتمەندیەکانی ئەو درۆنەی لە هێرشی کەلارە بەکارهێنراوە. طبعا ناوەکەی بردووە کە جۆرێکی نوێیە کۆمپانیایشی بەیرەقداری هێزی ئاسمانی تورکیا گوایە ئەوەی بەرهەمهێناوە تا دووری 150 کیلۆمەتر کۆنتڕۆڵەکرێ نزیکەی 8 کیلۆمەتر لە بەرزی زەویەوە دەفڕێ توانای هەیە بۆمبێکی 150 کیلۆی هەڵبگرێ دەتوانێت 25 کاتژمێر لە ئاسمانە بمێنێتەوە 1000 پێ لە سەوی بەرز دەبێتەوە نازانم ئەمانە درێژەکەی ئەمەیە. پاشانیش لەسەر مەسەلەی تۆرەکە قسە و باسی خۆمان ئەکەین. جا عەزیزان ئەم شەو کۆمەڵی قسە و باسان بۆ کەم کە بەداخەوە چونکە ئەم دیاریدانە یا ئەم ڕووداوانە جەرگ بڕەوە کارەساتەوە بەڕاستی ئینسان خەم ناکەکات. وەرە خوایە گیان تۆ گریلایەک بیت لە ڕۆژئاوای کوردستانەوە یا لە باکوورەوە بیت کەچی کوردێک لە باشووری کوردستان خائینێک دەستگایەک بە $500 بفرۆشێ بە دەستگای میت یا بە هەر کەسێ بەڕاستی ئەمە بێشەرەفیە. بەڕاستی عەزیزان هیچ شتێک لەم دنیایە هێندەی ئەوە بێشەرەفی و بێئابڕووی نییە. بەخێر بن. قوبادی جەلال تاڵەبانی قسەیەکی کرد ئەڵێ داوا لە دەوڵەتانی دراوسەیەکەین سەلامەتی ژیانی هاوڵاتیانی کوردستان مەخەنە مەترسیەوە. طبعاً ئەم قسەیە ماناکەی تەنها ئەوەیە کە تورکیا ئاساییە گریلاکانی پەکەکە هینی ڕۆژئاوا هینی هەر شوێنێکە بەدڵی خۆت ئەتوانی لە بستێمانیە لە باشووری کوردستانە ئەتوانی هەمویان ترۆرکەی کێشە نییە باشە بەڵام خەڵکی کوردستان خەڵکی مەدەنیەتی لێ پارێزە. هەڵبەتە ئەمەیشی بەس ویسێتی قسە بکە ئینە لە ڕاستیە خەڵکی مەدەنیشی بۆ بکوژێ ئەو هەر بە خەیاڵیان نالاقەتە باشە و تورکیایش لە واقع هەر ئەوەیە تورکیاش ئەوەی ئەڵێ گرنگەوەی ئێمە دەستی خۆمان بۆشین قەیسێکە مەدەنیش ناکوژین ئەجینا لە ڕوانگەی تورکیاوە
کوشتنی هەر کوردێک وەکو کۆک و کوشتنی کوردێکی ڕۆژ ئاوا و پێدە و پەکەک و فڵانە فیسارەکان ئاوایە لەبەرەوەی ئەو لە ئەساسا کوردی قبول نییە. بۆیە هەم پارتی و هەم یەکێتی ئەم حکومەتە قەشمەری کە لە هەولێرا هەیە شەهامەتی ئەوەیان نییە بڵێن تورکیا ئەو مافەی نییە لە وڵاتی ئێمەدا سەدان کیلۆمەتر ببڕێت و بێت لەوێ مرۆڤ کوشیکە بێت لەوێ تیرۆرکە بابا ئەمە تیرۆرە بە مانای کەلیمە. تورکیا دەوڵەتێکی فاشستی ترۆریستیە. ئەمان یەکێتی و پارتی بەداخەوەکە ئەو شەهامەتیانیان نییە. بۆیە من کۆمەڵی زانیاریتان بۆ خەمەڕوو کە پێشیش هەندێکشی بڵاو کردبەوە و ئەمڕۆیش ئەم شەیش لە حزوری ئێوەیە باسیەکەم. هێرشەکەی دوو ڕۆژ بەر لە ئێسەیا دوێنەی تورکەکان بۆ سەر ئۆتۆمبیلە لە کەلار کە تێیدا 4 کەس شەهید کراون بە ناوەکانی حسین حاجی سەلبی، شیرین مستەفا عەلی، فاتمە حەمید ئەحمەد، ئامینە سرسی حاجی. ئەمانە طبعا ناوی ئەسڵیانن بەڵام نازناوەکانیان وەکو فەرهاد شیرلی و مراد جوودی و باران کوبانی و لەیلا و ئەمانە ئەوە بۆ خۆی ناوێشی تێە و ئەمانە عەزیزان هەر چواریان کادری پێدەن و لە ڕۆژئاوای کوردستانەوە هاتوون بۆ ناوچەیە بۆ لای کەس و کار و دۆست و سوزارم ئەحباب و ئەلم بابەتانە. هەڵبەتە فەرهاد شبلی جێگری هاوسەرۆکی ئەنجومەنی جێبەجێکاری ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریایەکە بەداخەوە ئەویش لەگەڵ هاوڕەکانی شەهید کراون. ئەم سەرکردە سەربازیانەی ڕۆژاوا ماوەی 4 ڕۆژ لەلایەن ئەفسەرێکی زانیاری گەرمیان بە ناوی سەعید دەستگا چاودێری دەکرێن کە ئەو سەعید ناوە سەرپەرشتیاری تیمی چاودێری دەستگای زانیاریە لە ستوری گەرمیان و بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان کە نەوشیوانی حاجی ئەحمەدە ئاگاداری ئەم پیلان ژێڕەیە لەگەڵ شێخ جەعفەر کە جێگری سەرۆکی هەرێم. خۆشەویستانی یاران ئەحمەد ئۆپەراسیۆنی چاودێریکردنەکە ڕاستەوخۆ سەرپەرشتی کردووە. سەرپەرشتی کراوە لەلایەن کەسێکەوە بە ناوی وەلید خالید کە ئامۆزای پۆڵا سیروان تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتیە کە وەلید لێپرسراوی سەنتەری گەرمیانی دەستگای زانیاریە. واتە ئەمانە جاسووسن و ئەمانە ئیش بۆ میت ئەکەن لە ڕێگەی دەستگای زانیاریەوە و ئەوانە دەستیان بە خوێنی ئەم کەسانە سوور بووە. دەنا تورکیا لە تورکیاوە نازانێ فڵانە کەس لە ڕۆژئاوەوە هاتووە و بەسیارێک و ئاوا دەرەچن و سەعاتی ئەوەنە و بۆیان لە کەمی نابن و ئاوا تۆریان کەن ئەگەر کوردە حیاتەکە نەبێ، ئەگەر کوردی خۆفرۆش نەبێ، ئەگەر کوردی خائین نەبێ. عەزیزانی یاران ئەحمەد فڕۆکە بێ فڕۆکەوانەکە لە بنکەیەکی هێزەکانی کۆماندۆ هەڵساوە لە قەراخ. لە هەمان بنکە هێزێکی تورکی لێبووە شێخ جەعفەر ئاگاداری وردەکاریە بۆیە هەر ئەو ڕۆژە واتە دوێنێ هاتۆتە ناوچەکە و یەکەم کەس بووە گەیشتە سەر ئۆتۆمبیلەکە تاوەکو بزانێ ئەمانە کوژەون یان نەکوژەون. شێخ جەعفەر ئەو بەیانەیە کاتژمێر 8 لە کەلار بووە. کاتی لەدانی ئۆتۆمبیلەکە ئەو یەکەم کەس بووە لەگەڵ مەحموود سەنگاویە چونەتە سەر ئۆتۆمبیلەکە. پاشان جەعفەر نیۆڕۆ میوان بووە. چۆن سەعاتی 6 دەرچووە لە شوێنی خۆیەوە، چۆن سەعات 8 لەوێ چی کردووە و میوانداریەکەیشی بە نەزەری ئارام ئەحمەد هەر تاکتیو بە بەرنامە بووە. حتا ئەگەر ئەم درۆنانە لە تورکیایشەوە هاتبن ڕۆژێ بەرلەوە بۆ نمونە دیسان ئەوە ئیشی دەستگای زانیاری و خائینی کووردە کە ئەمانەی بۆ دەستنیشانەکە بۆ ئەوەی کە بێن و بەداخەوەکە ترۆریان بکەن. پاشان بۆچی سیارەکەیان سووتاندووە؟ تەنها لەبەر ئەوەیە کە نەزانرێ چۆن پێکراوە. بۆچی ئەو بەیانیە ڕێگەی کەلار داخراوە تا ئەمانە لە ڕێگەی ڕاهینەوە نەڕۆن و لە ڕێگەی خۆڵەوە بڕۆن. ئەم یاریانە بۆچی ئاوەشکرە کراوە؟ بەپێی هەموو لێکۆڵینەوەکان سیارەکە لەلاوە لێدراوە. من وێنەیەکم بڵاو کردەوە لە پەیجەکەی خۆمە خۆشەویستانە. سیارەکە تەنها پێشەکەی سوتاوە. لە دوای ئەوەی کەیتر سوتانەکەی کۆتایی پێ و ئاگریتیان نەماوە و وێنەکەیم بڵاو کردەوە کە دواوەی هیچ کێشەیەکی نییە، بەڵام دوجار هەموو سیارەکە بە کەسەکەی ناویەوە سوتان پێمایە کەسێکیان دەرچوو. عەزیزان خۆشەویستانی من، داخەکەم کورد نابێ بە هیچ. بەڕاستی کورد قەدەرێکی زۆر خراپمان هەیە. ئێمە نەتەوەیەکی تەواو بیمار و وێرانین. قەومی کەوین خۆشەویستان وەکو کەوواین لە بەردەم تەڵەیە ئەوەسین
دەقاسپێنین تا باوکو و برا و کوڕ و کەوەکانمان دێ دوژمنەکانمان ڕاویان کەن و ئێمە بەڕاستی لەو قەوماچین. خۆشەویستانی من کورد خۆخۆرە، کورد هەمووی ڕقی لە یەکە. ئێمە بەڕاستی نەتەوە نین، حتا ئێمە خێڵیش نین، کەسە دەمانە ڕەنگەوت بێتم ئێمە خێڵین، ئێشتا خێڵیش نین، چونکە بۆ لەناو خێڵیشە کۆمەڵێ ڕێز، کۆمەڵێ خۆشەویستی یا کۆمەڵێ وەلا بۆ خێڵەکە هەیە. بەڵام ئێمە بەداخەوە لەمەیشە هەر بەڕاستی لە خێڵیش ناچین. ئێمە خەڵکانێکین تەنها یەکترە کوژین. ئێمە هەمیشە بە درێژایی مێژوو خەنجەرێک بووین لە پشتی خۆمانە. ئێمە تەنها و تەنها بۆ ئەتکردنی یەکتر بەڕاستی قارەمان و ئازاین. بەڵام بەرامبەر بە داگیرکەران دەستمان لە دەستی کەروێشک کوترە. ئێمە بۆ خۆمان ئازا، بۆ دوژمن بێشەهامەت و تۆقی و بوودەڵە و جاش و ملشۆڕ و بەڕاستی هیچ دەباران نەبووین. سەدان ساڵی ڕەبەقا ئەوە پیشەی ئێمە بووە بە درێژایی ئەم مێژووە. لێرەوەیە کە ئێمە هەمیشە دۆڕاوین، هەمیشە سەرمان پێشۆڕ کراوە، هەمیشە سەرمان لە گابەردەکانیاوە بەڕاستی. چونکە ئێمە میلەتێکی هیچین بە هەموو پیانە بە هەموومانایە. عەزیزە، بەعزیەت ژن و کچانمان ئەبا، هەمویان ئەنفالەکە، داعش دێ، ژن و کچمانە بە، ناوێرین بەرامبەریان هیچ شتێ بکەین، ناوێرین و ناتوانین شەرەفی خۆمان، ئابڕووی خۆمان کە نیشتیمانە، کە ژنە، کە کچە، ناتوانین ئەمانە بپارێزین. سوێن بە ئیلاهی 180,000 ئینسانی ئێمە ئەنفال کرا، 500,000 کەس ئەنفال کرا و 500 گوست و تێنرا عەفو. لە دواییە سەرلەبەری ئەوانەی لە ئەنفال بەجێمابوون هاتن لە ئۆردوگاکانە ئەم هەموو گوندیان داژی کرد، هەمووی بوون بە جاشی ڕژێمی بەعس. بابا ئێمە چ دەعبایەکین ئەی هاوار، ئێمە چ میلەتێکین بۆ خاتری خوا. باشە، بەڵام ئەگەر کچێکمان حەز لە کوڕێ بکە بە نیەتی پاکیش بێ ئەچین ئەیکوژین. لەسەر تۆزێ پارەی یەکتر ئەکوژین، یەکتر ئەتکەکەین ئێمە، لەسەر هۆڕینی سیارێ، لەسەر شانلێدانێ، لەسەر سیرکردنێ ئێمە یەکتر ئەکوژین. تۆ واز لە حیزبەکان و لە دژە یەکترەکانیان بهێنە، هەر سەیری ئەم سۆشیال میدیایەکە کە ئینسانەکانی ئێمە تاکی ئێمە چۆن پەراماری یەکتر ئەدەن. ئیش و کاری کورد بووە بەشکاندنی کەرامەتی یەکترین، سوکایەتی بێسنوور. بەڕۆسەیری سۆشیال میدیاکەکە سەرلەبەری ڕقی لە یەکە، سەرلەبەری جوێن بە یەکترەیە، سەرلەبەری ئابڕووی یەکتر ئەتکەکە، بەوە مرتاحە بێ چۆن هاوزمان و هاو خوێن و هاوشارەکەی خۆی لەکەدارکە و چۆن ڕسوایکە و چۆن کەرامەتی بشکێنێ. بەڵام لە بەرامبەر داگیرکەرە هیچ نین، بوودەڵە و خوێڕین بەمانای کەلیمە. ئێمە وەکو کورد لەزەت لەوە ئەبین چۆن خەڵکی خۆمان سوک بکەین بەڕاستی، چۆن کەرامەتی یەکتر بشکێنین. باشە، بە درێژایی ئەم مێژووە هەزاران هەزار ئینسانی شەرافەتمەند لەم میلەتەی ئێمەدا بە ناومێدی سەریان نایەوە، هیچیان پیان نەکرا لەبەر ئەم خۆخۆریە، لەبەر ئەم هەموو خیانەتە، لەبەر ئەم هەموو دوژمنی یەکتریە. باشە، لە هەر چوارپاشەی کوردستانە 100 ساڵی ڕەبەق زیاترە 150 ساڵە مناڵی کورد دەکوژێ، کاولکاری وێرانە، دوجار دوژمن ساڵە و ئێمە ڕسووە. ئەوان براوە و ئێمە دۆڕا و ئێمە زەویل لێکرا و ئێمە بەڕاستی سەرشۆڕین. من چەند جارێ باسم کرد خۆشەویستانی من، ئەم شوقەیە کە منی لێم بێنە پێچاوی خۆم، لەو بەرەوە ئەگەر شوقەیەکی تیابێ منیش لێرا بم، عایلەیەکی کورد لێرا بێ، یەک عایلەی کورد لەو شوقەیە ئەو بەرەوە بێ، لەو شوقەیە زیاتر لە 70 شوقە و 70 ماڵە بە سەدان ژن و کچی تێدایە. هەرچی پیاوەیە خۆی کا بە ماڵەکانە، هی ئەم کش و ژنانە من بۆ مەوزوع نییە. بەڵام ئەگەر ژنێکی کوردی لێبێ پیاوێ ڕۆژ بۆ ماڵەکەی، ئەها ئەوە چی کرد، ئەوە ژنی فلان کەسە، ئەوە وای کرد. بۆ لەبەرەوەی ئێمە تەنها دروست کراوین بۆ ئەوەی یەکتر سوکەین بەڕاستی. چامان لە ژن و کچە کوردەکەیە لە ئەوروپایشا و لە کوردستانیشا، بەڵام چامان لە ژنەکانی تر نییە کە لەو شوقەیە پڕە لە ژن، پڕە لە کچ، کی ئەچێ بۆ مۆزوع نییە. بەڵام تەنها عایلە کوردەکە بۆ مۆزوعە کە چۆن سوچی کەیت، چۆن فایلی بپێچیتەوە و چۆن بچی باسی کەیت و چۆن کەرامەتی بشکێنیت. ئەمە کۆمەڵگای ئێمەیە عەزیزان. چەند ساڵ بەر لە ئێستا باسم کرد لەو ئەمیستەردامەی ئێمەیە مەسبەح هەیە کە ژنان دەچن بۆ مەسبەحەکە، بەدەیان کچی جوانی هۆڵندی نێتەوەکانی تر، بەدەیان ژنی نازدار لەو مەسبەحە ئیشەکە، یەک ژنی کوردی تیابێ. پیاوێکی کورد مۆبایلەکە ئەهێنێت و ئەوێ ڕسمی ژنەکە بگرێ هیچ ژنە کوردەکە،
کە پێی ئەزانن دوای مۆبایلەکەن لێسرن دەریەکەن سێرەکە لەناو ئام هەموو ژنا تۆ پیاوی کورد مرتاحبی بەوەی کە ڕسمی ژنێک بگری کە لەو مەسبە حەمەلەیەکە بەس ئەو کوردەی تایە ئەمەیە بێشەرەفی بەڕاستی کاکەم ئیتر چۆن میلەتی ئێمە یەکتر ناکوژێ چۆن نابێ بە جاش و خائین بۆ داژی کەران لە پێناوی پارەیە باشە ئەوەیە کورد تەنها سەرقاڵی سوکاتیکردنە بەخۆی دوجاریش کە کۆڕەوەکە دەبێ هەمووی بەیەکەوە کۆڕەوەکە کە ڕسوا ئەبێ هەمووی بەیەکەوە ڕسوا بێ کە سەری پێشۆڕەکرێ هەمووی بەیەکەوە سەری پێشۆڕەکرێ ئەمە مێژووی ئێمە بووە بە درێژایی سەدان ساڵی ڕابردوو بۆیە پارچە پارچە و تێ هەڵدرا و ڕسوا و سووک و سەلیمین و ئەم مندەڕێز و ئیحترام و خۆشەویستی لە بینی ئێمەدا نەماوە و بەڕاستیش نەبووە هیچ میلەتێک لەم دنیایە نییە هێندەی کودڕەقی لە یەکتر بێت باشە نییە لە حەقیقەتە مەلا مستەفا چی نەکرد بە کوردانی ڕۆژئاوا و باکوور جەلال تەڵەبانی و برایمی ئەحەڕەش برایم ئەحمەد چیان نەکرد لە شەڕی ناوخۆکانە لە ساڵی 60ەکانە پارتی چۆن سەدان و هەزارانی کوش لە کوردانی پارچەکانی تر جەلال تەڵەبانی چۆن دەیان ساڵ شەڕی ناوخۆی کرد باشە لەگەڵ مەسعود بارزانیە لە ساڵی 1992 بە پەرلەمانەکەیان یەکەم بڕیاری یاسایەکەی خۆیان بوو کە شەڕی پەکەکەیان کرد لە قەندیل باشە بە سەدان گریلا شەهید کرا بە هەزاران جاش مەرگەشیانیا بەکوشت باشە چۆن پارتی وێشێتی دژایەتی باکوور و ڕۆژئاوا ئەکەن بۆ مانەوەی کاتی خۆیان کاتی خۆی عەزیزانی من ئەم مێژووی ئێمە هەروە بووە عەزیزان کاتی خۆی سەردەمی بابانیەکان برایم پاشا و سلێمان پاشا لەسەر حکومڕانی بەربوونی گیانی یەکترین لەو سلێمانی ئەو سەردەمەیان 250 ساڵ بەدەی ئێستا ئەمیان لەشکری ئێرانی هێنا ئەو کاتی ئێران ئەمیان ئەچوو تورکیە هێنا ئەمەی ئێهێنا یەکیانە کوشت ئامۆزای یەکتریش بوون باشە دوجار هەردوو لایەن بابانەکەیشیان لە ناوچوو سەریان پێداخرا داژیکەر هەمووی داژی کردەوە سێریکەن دوای 2 سەدەونی و هەمان یاری لە سلێمانیە دووبارە ئەبێتەوە لە هەمان شاردا کە سلێمانیە لە بینی ئامۆزاکان دووبارە ئەبێتەوە لەسەر دەسەڵات و پارە و چاوچلۆکی باشە خودایە ئێمە چ غەزەبێکین لە مێژووە ئێمە چ دەدەدارێکی ئێمە چ کائینێکی نەکبەت و گوناحین لە مێژوواکە هەمانە باشە ئەمانە نانەوێت تێبگەن و نانی ڕۆژە خۆن ئاخر تورکیا ئەگەر کوردی باکوور و ڕۆژئاوا قبوڵ نەکا ئەی هاوار چۆن هی باش و قبوڵەکە چۆن پارتیۆچێتی قبوڵەکە چۆن کورد لە بادینان قبوڵیەکە لە هەولێر قبوڵیەکە ئەمە تەنها ئێوێ لە قۆناغی یەکەمدا بە پارتی وێشێتی کە ببن بە جاش و خائینیان ئەمان لە ناوبەرێ دوجاری سەرەی ئەمانێت چونکە تورکیا کورد قبوڵ ناکە لە حقیقەتە یەکێتی ئێستا و لە دوای 8 شوباتەوە ناوچەی سلێمانی بە تەواوەتی تەسلیمی میت کردووە میت بە ئارەزوی خۆی چی گوێی کات لە سلێمانی دوو ترۆریانەکە یەکێتی شێخ جعفەر هاوکاری میت ئەکەن ئەوەی کوردانی ڕۆژئاوا لە کەلار تیرۆرەکرێن یەنەکە ئەیکا یەکێتی ئەیکا خۆشەویستان باشە دوان کە لە سلێمانی تیرۆر ئەکرێ یەکێتی ئەیکا دژە ترۆر و زانیاری و چۆچ و ئەمانەی پاڤڵ و قوبات ئەیکەن تورکیا ناتوانێت بێت لە سلێمانی پەکەکە بکوژێ ناتوانێت بێت لە کەلارە کوردانی ڕۆژئاوا بکوژێ ئەوە یەکێتی ئەیکوژێ بۆ میت و بۆ تورکیا یەکێتی مەسئولی یەکەمە لە ساڵی 1990ەوە بە سەدان کوردی ڕۆژهەڵات لەو دەڤەرا بەدەست یەکێتیەکان تیرۆر کران هەمووی فرۆشان بە پارە وەڵڵا لە بادینانە لە هەولێرە هەر کەسێ ترۆر کرێ پارتی و پاراستن ئەیکا بۆ میتی ئەکا لە دێگەڵە بەملاوە هەر کەسێ ترۆر کرێ یەکێتی ئەیکا بۆ میتی ئەکا بۆ ئەملا ئەولایەکە ئەمە ڕاستیە یەنەکە چۆتە باوەشی تورکیا ئەگەر ئەم ئێتیرافەیش ناکا ئەوە لەبەر ئێرانە خۆ ئێرانیش بۆی کێشە نییە کوردی ڕۆژئاوا باکوور و پەکەکەیە پێدێ ئەکوژێ ئەو کەی بۆی مۆزوعە کوردی یەکەمتر ئەمە ڕاستینە ئێمەیە دوژمن لە بەرامبەر ئێمەیە هەمیشە یەکگرتووە دژی ئێمە بەس ئێمەی کورد پارچە پارچە و ڕسواکراوین و تەواو ئەمە ڕاستەکەیە باشە بەیانی من نییە لەو سەجادە لە سلێمانی مزاهەرە ئەکەم 100 کەس بە شوێنمەوەیە باشە لە دوایە کە ئەگیرێم یەک کەس دۆرمان نامێنێ باشە ئێستا ئارام محمەوە ئەم هەموو ساڵە هاوار ناکەم هۆکاکە من لە هۆڵەندایشم کەم نییە ماڵە هەمە ژیانم هەیە گوزەرانم هەیە یەم ئەڕۆم تەواو هەموو شتێکم مسوەگەرە بە حاتی کارەبا و ئاویشم نابڕێ بەڕاستی ئاوی ساردوگەرمیش باش نییە بەڵام ئەگەر بەیانیش نەکا بکوژێم
سێ بەشی کورد گوێنم پێدا کڕە خۆی خوێڕی بوو دانیش بوو لە ماڵم حەپ وەڕە لە خۆوە قسەیە کرد کاکە دەمی خۆی خۆی بەکوش ئارام ئەحمەخەتای دەمی بوو کاکە وای نەکردای وای لێ نە جوای گوێنم پێیان کاکە ناڵێ لەسەر ئازادی لەسەر ئێمە لەسەر ژیان لەسەر ئەمانە ئارام ئەحمە هاواریە کرد و هەموو گەنجی خۆی لە ئەوروپا دانا لە پێناوی مەسەلەیە کاکە ڕەوایە مەسەلەی ئازادی ئەو وڵاتەوە ئەو خەڵکانەیەتی هەر گوێنم پێدەن لە حەقیقەتە بۆ لەبەرەوەی کوردی ئێمە جاشە جاش خائینە بەمانای کەلیمە عزیزان خۆ لە خۆ نییە کورد نابێ بە هیچ شتێک باشە وەڵڵا دوژمن هیچ کاتێ بە ئێمە ناوێرێ ئەگەر خیانەت و خۆخۆریمان نەبێت ئێمە خیانەت بە نۆکراتی بۆ داگیرکەران ئێمەی وا لێ کردووە مێژووی ئێمە لە خیانەت و کورتکوژی و خۆخۆریدا دەبارە و هەزار بارە و ملیۆن بارەیە ئەمە مێژووی ئێمە هەر گۆشی یەکتریش ناخۆن عزیزانی من ئێمە ئێسقانەکانی یەکتریش گورد و خاشەکەین ئەمە مێژووی ئێمەیە بۆیە هەمیشە بێ بەجاش بڕۆ لە کوردانی باکوور سێریکە عزیزان ئەگەر 10,000 گریلا هەبێ 2 ملیۆن 10 ملیۆن جاش هەیە لە ئێران سێریکە ئەگەر 2,000 ئەوە هەبێ بە ملیۆن ئیطلاعات و جاش لە باشووری کوردستانە سەردەمی ڕژێم لە هەر دەکەسا 7 کەسی جاش بوو ئێستا هەموو ئەو جاشانە پارتیوێشێتی باشە ئەمە مێژووی ئێمەیە تۆ بەم مێژووە چۆن ڕزگارت ئەبێ زەحمەت نەبێ تۆ بەم مێژووە چۆن دەسێ بە مافەکانی خۆ دەگا تۆ بەم مێژووە چەپەڵەوە چۆن نتوانی نیشیمانی هەبێ کاکە گوناحە کورد نیشیمانی هەبێ بەڕاستی گوناحە خائین نیشیمانی هەبێت باشە گوناحە بەمانای کەلیمە ئێمە وەک ئەوەیە خوددا بۆ یەکتر کوشتنی دروست کردبین وەک ئەوەیە خوددا بۆ خیانەت دروستی کردبین ئاواین بۆیە قەت نابین بە هیچ شتێ بەڕاستی هیچ کاتێ ئێمە نابین بە هیچ باشە ئێوە وەرن ئێمە چیمان لە پارتیەکێتی ئەویست ئێمە بۆشی ڕاپەڕینمان کە ساڵی 1991 خۆ کاتێ ئێمە ڕاپەڕینمان کرد من خۆم گەنج بووم بەشدار بووم تایە ئەمانە هیچیان نەبوون ئەمانە هاتنە سەر حاستی لە ساڵی 91 خۆشەویستانی من بەعس دێت لە ساڵی 1968 کودەتا ئەکات لە ساڵی 1970 نەوت خۆماڵیەکە لەگەڵ مەلا مستەفا ڕێکەوتن ئەکات دەیخاپێنێ کڵاوی کاتە سەر باشە لە دوای ئەوە لەگەڵ رووسیا ڕێگەکەوێ چەک و جبەخانە دامەزێنێ خۆی بەهێز ئەکا لە ساڵی 75 لە جەزائیر لەگەڵ شا سەدام بەیەکەوە دانیشن ڕێکەوتن ئەکەن کە ڕێکەوتنی جەزائیرە ئاش بەتەڵ بە مەلا مستەفا و بەناو شۆڕشەکەیەکە یەک کاتژمێر مەلا مستەفا و حیزبەکەی بەرگە ناگرێ بە 180,000 چەکدارەوە دەڕوخێن و هەمووی تەسلیم ئەبێتەوە ئەبن بەجاشی حیزبی بەعس خۆشەویستانی باشە بەڵام بەعس بە 20 ساڵ حکم توانی عێراق بە عێراق و بە دەوڵەت پارتی وێشێتی هاتنە سەر حازری 31 دانە ساڵی ڕەبەقە ئەوانە بە 3 شەر ناتوان حکمڕانی کرد باشە 32 ساڵی ڕەبەقە ئەمانە حکومەتیان هەیە ئێسش دێگەڵە سنوورە ئەمە شەرمەزاری نییە ئەمە بەڕاستی بێشەرەفی نییە ئەمە ڕسوایی نی بۆ یەکێتی و پارتی بۆ میلەتەکەی ئێمە دەیان هەزار لە یەکتیان دیا بە کوشت شەریک بن هەر دزیان کرد شەڕکەن هەر دزیان کرد ئەمە حاڵی نزیکەی 80 ساڵە بەدەستی جەلالی مەلاییەوە کە کوردی خۆ لە بەڕاستی باشە جەلالی مەلایی چونکە خوان ئەم کولتورە سەخیفە خائینانیان هەیە حەزەکەن هەموو کورد ئاوا خائین بێ بۆیە ئێستا ئاوای دەهاتووە بەکەکەیەک پێدێ لە ڕۆژهەڵا لە کەلارا پیاسە بکە یەکسەریەت دائەنیشێت شتێکی بۆ ئەکا بە نمونە بۆ ئەوەی دەستنیشانێکە تا فڕۆکەیەک بێ لێی باو بیکوژێ بەوە مفتاحبێ بەڕاستی من هەمیشە وتومە عەزیزان خۆزگە ئەوە نەبووە خۆزگە دوای ڕاپەڕین پارتی وێچێتی قۆڵی مەدانیان لێ هەڵبماڵیایە و باشترین و جوانترین نمونەی حکومڕانی بوونایە تا هەمومان لەژێر سایی لەسەر سایی ئەمانەدا شەرافەتمەندانە مرۆڤانە بژێنایە ئێمە چیمان دەمەزێت ماڵێک نانێک ژیانێک و کارێ هاوڵاتی بوونێکی سەربەزانە لەسەر حکمێکی خۆ لەسەر ژێر حکومەتێکی خۆماڵیە بەڵام ئەمان داوای ئازادیمان کرد ئێمەیان کوشت وەکو کاوە و سۆران و سەردەشت و وەداد و ڕۆڤ ئاکرەی و فەرهادفەرەج و نەزیر عومەر و دەیانی تر داوای نانمان کرد خرانە زیندانەکانەوە وەکو شێروان شیروانی و دەیان گەنجی بادینان کە ئێستا ناو زیندانەکانان داوای کار و نانمان کرد کوژێن و وەک ڕێژوان و شێزاد و دەیان گەنجی تر لە حافەی شۆپاتە هاوارمان کرد ڕێگەی گەڕانەوەیان بۆ زێدی خۆمان لێگرتین خۆم وەکو ئارام ئەحمەد بەرجەستەترین نمونەم لە بەردەستی هەموو لایەتانە وتمان نان و ئازادی هەیە با بۆ هەمومان بێ وەکو سەمەدی بارەنگی وتیان نا ئەبێ هەر بۆ ئێمە بێ ئێوە ئەبێ هیچتان نەبێت باشە وتمان زەوی خۆمانە زەوی زۆرە با ئێمەش لەسەری بژین وتی نە ئەم وڵاتە هینی ئێمەیە چونکە ئێمە لە شاخەوە هاتووین ئەبێ هەمی بۆ ئێمە بێ هەمویان برد تاڵانیان کردین ئاسەواریان نەهێشتین هیچ جێگایەک نەماوە بە ناوی ئەوانەوە نەکرا بێ خۆشەویستان توش شەرەف و وجدانتان عەزیزە
تووجدانتان شەرمەزاری نییە بۆ بنەماڵی بازانی وێشێتی ئێستا زۆربەی کورد کە خۆ مێکێکیانم حەزەکە بەغدا هەلێن بگرێتەوە تو خوا شەرم نییە بۆ ئەوانە تو خوا ڕسوایی نییە تو قورئان تەریق نابنەوە خەڵکی کورد دوای 30 ساڵ 32 ساڵ لێتان ڕابکە ئێوە کارێکتان کرد لە ساڵی 1992 تەنها بە ساڵ و نیوێک من لە بیری مێ خۆشەویستان هێندەیان دزی بە ساڵ و نیوێ خەڵکی مزاهرەیە کرد و ئەیانوت بەعز باشتر لەبەرە ئەو کاتە هێشتا بەرەی کوردستانی بوون خەڵک لە دوای 1 ساڵ لە کرۆک و ماهێتی یەکێتی پاتی تێگەیشت ئەوی بەعز لەبەرە باشترە بەعز بۆ هەموو دیکتاتۆر و فاشستی خۆیەوە خۆشەویستان من وەکو خۆ وەکو ئارام ئەحمەد تەمەنام ئەکرد ئێوە ئینسان بوونایە وەکوی پارتی وێچێتی من شانازیم پێوە بکردنایە بە مەسعود بازانیەوە بە نێچیرەوە بە جەلات تاڵەبانیەوە بە هەر هەمویانەوە بەڵام داخەکەم وانە بوون دز و جەردە بوون ستەمکار بوون چۆسێنەر بوون ئەمانە مافیا بوون بەڕاستی تەنها و تەنها پارە ئازاداژیکردن شوقە و ڤێلا حساتان بۆ گەلەکەمان نەکرد واتان ئەزانی دەتوان هەتا هەتایە بیخۆن بەڵام بەڕاستی ناتوان هەتایە بیخۆن تەنها فەسادی بێڕەوشتی بە خۆتانەوە نەوەسن هەتا عەزیزانی من بەخۆیانەوە نەوەسن ئەمانە کە دەیان بریادۆداری ئەم وڵاتیان دزی کوڕەکانتان کچەکانتان ژنەکانتان برازاکانتان کەس و کاتان کردە ملیاردێر و ملیۆنێر لەسەر حسابی ئەو میلەتە باشە ئێمە لێتان پڕین لێتان تووڕین ئێوە واتان کرد کارکردی چەپەڵانەی ئێوە بوو هەمومان ببین بەکەرە دێزە ئامادەین بتۆپین بەس ئێوە نەمێنن پارتی وێشێتی باشە ئێمە ئامادەین بین بەکەرە دێزە بتۆپین خۆمان بەس ئێوە زەرکردن و ئێوە نەمێنن چێوای کرد ئێوە کردن ئێمە نە عێراقمان قوبوڵ بوو نە بەعسمان قوبوڵ بوو نە فەڵەمستانمان قوبوڵان ئێوە واتان کرد باشە کە هەموو کەس لە ئێمە لە ئێوە شەریفتر بێ بەڕاستی ئەوەندە ئێوە نامرد و بێحیسەت و بێکەرامەت بوون باشە ئەمە ڕاستیە باش نییە بۆیە عەزیزانی من لەوە تاکید بندەوە ئەوانەی کە لە کەنارا تیرۆر کراون ئیشی یەکێتیە ئیشی ئەو دەستگا بەدناوانەی ماڵتە جەلات تاڵەبانیە پاوەپێڵ و قوبادە و شانازە و شێخ جەعفەرە و مەحموود سەنگاویە و ئەم خائینانن ئەمانە دەستنیشانیان کردوون بە میتیان وتووە بە جیهاز وەرن لە فڵان شوێنان ئەوە یان ڕۆشتون شتێکیان لێ بەستون بوون لە میوانی کەسێک بوون بە نمونە یا لە شوێنەکە ئەمانە یەکێتیەکان چوون بۆ لایەن ئەم جاسەنی کە ناوم هێنن شتێکیان بۆ داناون کە بیدۆزنەوە GPS چیان لەم بابەتانە بۆ ئەوەی کە بزان لەکێوە لیان بن و بیان کوژن هەمووی ئیشی یەکێتیە بەڕاستی پەکەکە ئەبێت لەوە تێبکە ئەوانەی کە شەید کراون کوردانی ڕۆژ ئاوا ئەبێت پەیەدە تێبگا ئەوانە یەکێتی شەیدی کردوون نەک تورکیا چونکە ئەمانە لە شەڕان نەکوژراون خۆشەویستانی من ئەگەر لە قەندیلا کوژراون لە باکووری کوردستان بووە لە ڕۆژ ئاوا لە شەڕا بووە ئاساییە شەڕ ئەکوژێت بەڵام ئەوان لە شەڕان نەکوژراون لە ناو سیارەیەکە یەشێتی دەستنیشانی کردوون بۆ میتی تورک بۆی شەیدیان بکەن کەواتە یەشێتی نانیشتیمانی بەڕاستی تاوانبارە مجریمە و ئەوان وایان کردووە کە ئەمانە بکوژێن و یەشێتی دەستی بە خوێنی ئەوانە سوور بووە و یەشێتی مجریمەکەیە هیچ بۆی دامەچن و ئەوە ڕاستیەکەیەتی مەسعود بازانی ئەو قسانەی کە دوێنێ پێدا کردی تەمان لەسەر ئەم هەموو کێشەیە کە لەو باشووری کوردستانە هەیە لەسەر ئەم هەموو دۆڕان و شکستەیە مەسعودیە باسی جامانم بۆ کات باسی جامانە چۆ ئاگای لە هیچ شتێ نییە ئەم کابرا ئاخر چاوەکەی من کێشەی ئێمە کەی مەسەلەی جامانێ سوورە شینە قاوەیە یامورە ئێمە بەزاڵە هاتوین کاکە ئێمە هەموو وجودمان لە خەتەرایە بەڕاستی تۆ وەرەقێکی هێناوە ئەو نوعی خوێنیتەوە ئەدوێت چی بە ئێمە بڕیت باشە لێرەوە من بە ئێوە ئەڵێم سەرەتا جامانە لەلایەن دەستپێشخەرانی تەریقەتەوە هاتوتە ناو کوردەوە عەزیزانی من جاران تەنیا لە کوردەواری خۆمانە تەنیا فەقێ و مەلا ئەیان بەست ئیتر گەنجان و نەخوێنەوارانی شار و لادێ بۆ پۆس و خۆنواندن و ئەمانە تاوەکو بەخۆیان بڵێن ئەمانە خوێنەوارن و ئەمانە مەعریفەیان هەیە لەسیان ئەپێچایەوە بەم شێوەیە ڕۆڵی مشکی و مێزەری کوردی ئێستا لە باشووری کوردستان نەماوە بەڵام بە خۆشبەختانەکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هێشتا ئەم شتانە وجودی ماوە بۆیە ئەو چیرۆکەی دوێنێ کە مەسعود بازانی هۆنیەوە جگە لەوەی یەشێتی بابەتی هیچ تێدا نەبوو درۆیشی هەڵبەستراوە بۆ شێخ ئەحمە و بۆ پەردەپۆشکردنی مستەفا بازانی و پابەندبوونی بە ڕووسیاوە بۆ لە حەقیقەتە بۆیە من چەند خاڵێک ئەڵێم و دوایی ئەچمەوە سەر ئەسڵی مەسەلەکە یەکەم شێخ ئەحمەد ئەو جامانەی بەتەنیا لەکوێ هێنا و بۆچ مەبەستێ بەستی کاک مەسعود بازانی دووەم ئەگەر بووە بە ڕەمزی مقاومەت جامانەی سوور ئەی بۆ یەزیدیەکان و سووریەکان و ئەردەنیەکان و ئەمانە ڕەمزی چییە؟ ئەسڵ ڕەمزی کام مقاومەتە زەحمە نەبێ
سێهەم من لێرەوە بە هەمووتان ئەڵێم بە شاهیتانەگرم باشە من پەشیمانی خۆم دەرئەبڕم لە هەموو ئەم قسە و باسانە و پۆزیشن ئەهێنبووە بۆ پارتی و مەسعود بارزانی ئەگەر تەنها یەک وێنەی بارزانیەک بە شێخ ئەحمەدەوە گوایە ساڵی 1931 بەستوێتی بە جامانەی سوورەوە هەبێت فەرموو 1931 یەک کەس لە ئێوە ڕسمێکی بڵاوکەنەوە کە بەڕاستی جامانەی سووری لەسەر بێت وچی درۆکەنیەوە چوار ئەو جامانە سوورە لە دوای گەڕانەوەی مەلا مستەفا لە ڕووسیا بۆ یەکەم جار مەلا مستەفا لە ساڵی 1958 لەسەری کرد نەک شێخ ئەحمەد لەسەری کرد بێت مەسعود بارزانی ئەوە ڕاست ناکەیت چونکە شێخ ئەحمەد و مەلا مستەفا هەردووشیان مێزەری سپیان دەئەبەست ڕسمی چەندین ڕسمی مەلا مستەفای هەیە بە جامانەوە بۆ ئەوی لە دنیای شێخ و تەریقەت و تەکیە بێنە دەرەوە وەکو کەسایەتی حیزبی لە دنیای سیاسەتا کارکەن یەکێتی سۆڤیەت ئەم جامانە سوورەی بەسەر مەلا مستەفا سەپاند کە هەم ڕەنگی شیوعیەت بوو هەم خێڵی بارزانی جێ ئەکردەوە لە میلەتی کورد ئەوەتان لەبیر نەچێ خۆشەویستان ئەوان بە ئەوانەی کە بارزانی نەبن یا نابارزانی بن پیان ئەڵێن میلەت ئەمە قسەی بنەماڵی بارزانیە مەسعود بارزانی خۆشی نەیشاردەوە لە قسەکانیە وتی ئەمە چیرۆکە کەواتە چیرۆکە نەک ڕاستێکی مێژووی کەواتە تۆ کە چیرۆکە ئەم چیرۆکە بۆی جەڕیتەوە چیرۆکیش لە حقیقەتا هەر بە قەولەکەی خۆشی بێ نابێتە فاکتی مێژووی ئەم چیرۆکە پاشان ئەمە تۆ لەمانە لە هەر هەمی گەڕێ ئەرێ خێرە لەناو ئەم سەدان کەسەیە تەنیا مەسعود و مەسوور و بارزانی ماسکە بەسن خۆشەویستان خۆ لەم دنیایە کۆرۆنا نەماوە ئێستا ئەم ماسک کوشتە نەماوە دیارە ئەمانە متمەنەن بە کەس نییە و هەم ئەیانەوێ هەتا بەس مەسعود و مەسوور بن هەتا نێچیش نەیبەست بوو بەس ئەم دوانە باوکو و کوڕ بەستە بوویان باشە اینجا لە هەمووی سەیتر ئەو کۆڕا ئەدوت کۆریای باکوورە خۆشەویستان منطقی تیان نییە زیاتر لە 1000 کەسە دەزانم چەند کەسە لەوێ دانیشتوون یەک کەسیان چرکەی لێوە نایە هەمووی ئاوەڵێ بتە ئەڵێ سەهم ئەوەسە یەک کەسێک بەس هەناسایە ئەڵێ مردوون لە حقیقەتا تەنها مەسعود بارزانی قساکە کەواتە بۆچی پێویستە ئەم مەسعود بارزانیە بوەسێنرێ خۆشەویستان لە دوای مردنی جەلال تاڵەبانی و نەوشوام سەفا و ئەمانە دەتوانین بڵین بارزانی لە ساحەکەتا تەنیا خۆی ماوەتەوە لە هاوتەمەنەکانی خۆیان باشە وە کۆینەوەی دووهەمی سیاسی کردە پاشکۆ و پاڵپشت و پشتیوانی ئەو ئەجێندایی کە خزمەت بە خۆی و بە بنەماڵەکەی دەکات لێدا مەبەست لە جیاکاری و جوانکردنی ئەوانی تر نییە لە بەرامبەر بارزانی خۆشەویستانە من پێم وایە جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی چۆنە هەمێنەکو مەسعود بارزانی وان بەخوا یەک زەڵە جیاوازیان نییە خۆشەویستان ڕەنگە قسەی رووسیان کرد بێت و قسەی پووسیان کرد بێتە بەڵام هەمیان هەروەکو یەکوان باشە بەڵکو تەنها ئەمەوێ بڵم کە مانەوە و تاگڕەوی مەسعود بارزانی لە پرسە گشتیەکاندا هەمومان بە خۆمان بینیمان لە کاتی هێنانی داعش و دواتیش ڕیفراندۆمە لە بارچۆکەیە کە بەڕاستی لە بارچ و تاک و ئەمڕۆ پەیوەندی هەرێم لەگەڵ عێراقا ڕۆژ دوای ڕۆژ ڕۆ خراپتر ئەڕوات ڕێک لەو کاتەوە کە مەسعود بارزانی بووە بە برا گەورەی سیاسی و هەر کاتی حەسکە سەرانی ئەو حیزبانە وەک گاگەل و پێش خۆیان دەدا بە ناوی مەرجەعی مەکتەب سیاسی کۆ حیزبەکانەوە قساکات من بە ئێوە ئەڵێم مەسعود بارزانی سەرۆکی پارتیە ئەگەر سەرۆکی حیزبێکی تر سکرتێری حیزبێکی تر بڕوا لە هۆڵێکە کۆ بێتەوە ئایا نێچیرەوان بارزانی ئەچێ دانیشێ مەسعود ئەچێ دابنیشێ سەرۆکی پەرلەمان ئەچێ دابنیشێ ئەم هەموو ئەچن دابنیش نەخێر بۆشی بۆ مەسعود بارزانی دانیشن کەوات لە یارەکە تێبگەن ئایا مەسعود بارزانی بەدەژای ئەم 30 ساڵە چی بۆ ئێمە بەرهەمهێناوە هەتاوەکو ئێمە بەڕاستی بڵێن وڵات دەستی خۆش بێت کاک مەسعود بارزانی کارێکی باشی کردووە ئەمە حاڵی هەولێر و بادینانە ئەمە حاڵی سلێمانی و گەرمیانە ئەمە وەزعەکەی ئێمەکەمان ئیبین باشە بەمەش ئەم هەرێمە ڕۆژ دوای ڕۆژ ڕوو و تاریکی و وێرانتر و وێرانتر ئەڕوا هەمومان ئەو ڕاستی ئەزانین حتا چرۆی هیچ ئومێد و هیوایەک و دەرگای هیچ ئاسۆیەک بەڕووی ئایندا دیار نییە و بەڕاستی ناکرێتەوە خۆ من حەسەکەم ها ونەکو پێم وتم یەکێتی و پارتی ئەمەندیان زوڵم کردووە ئێمە بووین بە کەرە دێزە حەسەکەین خۆمان بتۆپین هیچی پارتی نەمێنێ بەڕاستی تەمەنا ئەکەم کە نەمێنین ئێستا ئەو ساتە وەختەیە کە دەبێت مەسعود بارزانی بوەستێنرێ ئەوێ پێی بوتێ ستۆپ ڕێگە نەدرێ جارێکی تر مافە دەستوریەکانی گەلێک بکەوێتە بندستی کەسێک کە بەڕاستی دووچاری عەقڵەتێکی نەخۆشانە بووە مەسعود بارزانی تەمەنی لە 70 تێپەڕێ بەرەو 80 ڕووە ئیتر لە گەنجیە سیاسەتەکانی هەمووی شکستی خواردووە ئەبێ ئێستا بەڕاستی چۆن بەم حاڵەوە
بویە بازانین لە دوای ئەوەی نەوشوان و جەلا تاڵەبانی ئەمرن بە فەسەدی ئەزانێ مۆزوعی ڕیفراندۆم دێنێتە پێشەوە کە هەمومان بینیمان چ پندێکی بە هەرێم و بەگەلی کوردستاندا چۆن دۆڕاندمان چۆن شکستمان خوارد دوایی بەوەشەوە نەوەسا ئیعلانی شەڕی کرد لەگەڵ بەغایە لەوێش دواتر کورد لە تەواوی ناوچەکەشە لەسەرەکان دەرپەڕێنرا کە تەنیا ئیشە نەوت زین و تەحداکردن بوو لە خەڵکی ئەو ناوچەیە ئەو چەند ساڵی کەرەمەتەکەی کەرکووک و ئەو ناوچەیە بوون وەکو خۆی لە سەردەمی ڕیفراندۆمەکە وتی ئەگەر سەری نەگرت بڵێن ئەم پیاوە شێت بووە کاک مەسعود کاکە قسەکەی خۆتی پیاڵێنەوە بە قوربانی بم کاکە سەری نەگرت کات تۆ شێت بووی دەکە شێت بووی کاکە دانیشە بە قوربانی بم ئیتر واز بێن لە میلیتە قوڵ بەسەر داماوە کاکە تۆ خۆ وتێ ئەگەر سەری نەگرت ئەم ڕیفراندۆمە ئەو بڵێن کاک مەسعود شێت بووە دەکاکە گیان وەڵا شێت بووی ئەشەو بیدا ئەگەر شێت نەبووبی دەکاکە واز بێن ئیتر بە قوربان بڕ دانیشە و خەریکی ژیانی خۆ بە باش نییە ئەو کەسەی کە قسەکانی بەدڵ نییە بڕوە بە من مەڵێ فڵتەفڵت بە من مەڵێ هەی جاش هەی خائین هەی خۆفرۆش هەی شەرەف فرۆش بە من مەڵێ باشە ئێوە ئەوانەی ئەو ژنە بە ئارام ئەحمەد ئەو خائینانن بەڕاستی کە ئامادەن خاچی ژنەکانتان بفرۆشن بێن بە میت و بەمانە تەنها بۆی بمێننەوە سوێن بەخوا کچ و ژنتان تەسلیمی میت ئەکەن و لە دوورە ئاوا سەیریان ئەکەن من ئێوە ئەناسم چ ماهیەتێکن نە شەرەف نە کەرامەتتان نییە ئێوە بوون بە نۆکەری داگیرکەران و بنەماڵی بەدەنی ئەمانە تەنها لە پێناوی تیکێنانە کە وەکو سەگ دابیشن بخۆتان بیخۆ باشە بۆیە گەلی کورد ئەگەر بێدەنگ بێت ئەگەر ئەم پیاوە نەوەستێنێ ڕۆژ دوای ڕۆژ نەکبەتیتر بەسەر ئەو گەلا ئەهێنێت باشە بۆیە کاتی ئەوە هاتووە کە ستۆپی پێ بکرێت لە کاکە بەسە دابنیشە بەڕاستی جا ئەوە خۆشەویستان کۆمەڵە چەورۆمۆرە هەیە بە ناوی نوخبەوەی ئاکادیمی و ڕۆشنبیری دێن تەحلیل بۆ قسەکانی مەسعود بارزانیەکەن قسەکانی کاک مەسعودیش داپەڵەیەکی پشکۆلی ئەوان نووسی بوو بۆ خۆی خوێندەوە ئارام ئەحمەد سەعاتی قسە بکات کاکەشە باشە تەحلیلی بۆکەن کە ئێمە نازانین ئێمە باش ئەمان ئەناسین چیش ئەمان تەحلیلیان بۆکەن خۆشەویستان وەکو مەلا بەختیار و مەشخەڵ کۆڵۆسیەکەیە والله ئەو مەشخەڵ کۆڵۆسیە 6 قەلیبەری بی لەوەڕێنەی ئەوە دوێنە ناهێنێتەوە تەحلیل بۆ قسەکانی مەسعود بارزانیەکە جا ئەمانە چاودێری قسە و بەحسی سیاسی مەسعود بارزانین ئەم مەشغەڵ کۆڵۆژی و ئەم بابەتانە بۆیە حاڵێکمان زۆر جوانە لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستانە خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە ئەوانە ئەمە ڕاستی ئەزانم بەڵام کێشە لەسەر ئەوەیە عەزیزان ئەمەوێ کورد و کرمانشی ئەوەتان پێ بڵێم کە کاکە خەتای عەرەبەکان و تورکەکان نییە خەتای فارسەکان نییە ئێمە خۆمان خائینین بەڕاستی کەستان بینیوە تورکیەک ڕۆژان بێ بە پیاوی کورد بینیوتانە تورکیەک بێ دەستنیشانی تورکیەک بکە بڵێ کوردەکە وەرن بیکوژن ئێوە یەک فارستان بینیوە بڕوە جاسوس بێ بەسەر میلەتەکەی خۆیەوە بۆ کورد کەسێک لە تاران دەستنیشان کا بڵێ کوردەکە وەرن بیکوژن قەت شتیوە نابێ هەتا عەرەبێکتان بینیوە خۆشەویستان بڵێ ئەوە لە بەخاوەرن فڵان کەس بکوژن کوردەکان شتیوە نییە بەس کورد خاینە ڕەگی خیانەتەکە تەنها ئێمە خۆمان نوک و کورد خۆشەویستانی بن ئەمە ڕاستیە دانی پیا برێن ئەوەی کە من ناڵم هەچی تاشی کورتەیە خاینە بەڵام ئەڵێم خیانەت کورتفرۆشی جاشایەتی بەسەر میلەتەکەمانە بەتەواوەتی زاڵە بۆیە ئێمە هیچمان پێ ناکرێت بەڕاستی خوا باسی ئەو سروەیە مەکەن ئەو سروەی خوشکی شاسوارە عەزیزان یەکۆمە ڕسمیان بۆ نردوون براڵۆ کە ناشینە ڕسمی ڕوتوموتی بڵاوبێتەوە سروە دادی گیانتەوە تۆ لاخوی ئەندام پەرلەمانی تۆ عیبە و گوایە براکە و سەرۆکی حیزبێکی شەڕەخۆرە و سروەی عەبدولواحید ئەو ڕسمانە چییە چاوەڕاستە تۆ ئاگا لە خۆ بێت و تۆ ئەم ڕسمانە بە گونەڕوتی بڵاوەکەیتەوە لەم لاولاو هیچ بە خەیاڵتان نەیە و جار نەکبەتیەکە ئەوەیە کورد بەتەمایە لە بەغا سروە مافەکانی بۆ بسەنێ کەچی عەرەبەکان بەس ڕسمی ڕوتیان بڵاو کردوتەوە خۆشەویستانی من دوێنێ پێرێ هەمێن بۆ نردوم لە بەغاوە بە عەرەبی لەسەر نووسراوە دادی جەنحایی ئێمە بردووە بە قوربانم تۆ هیچ نەبێ ژنێکی کوردی پێم ناخۆشە تۆ قەی ناکە تۆ خائینی لای من لەبارەی سیاسی و لەبارە بەڵام لانیکەم لەبارەی ئەخلاقی و هەرچێکەکەی مێڵە ڕسمەکانی بڵاوێتەوە کاکە مێڵە ڕسمەکانی بگن عەرەبەکان لە بەغا کاکە بڵاویکەنەوە پێرێ هەمیان بۆ نردوم هەموو ڕسمە بە گونەڕوتی سروە خان بەڕاستی پێم ناخۆشە کاکە من ئەمە هین ناکەم خۆ دڵنیا بە بڵاویشی ناکو نایشێن بە کەس ببینێ بەڵام بۆ خۆت ئەیبەس خانم پێویست ناکەتەوە هەموو ڕسمە ڕوتە ئۆکێ کاکە ئەم گونە چی ڕوتی کردو لە ئوتێلە نازانم چی هەموو ڕسمە بڵاوکەیتەوە ئەی هەوار تو بۆ حی ئێمەتان بردەوە بە قوربان
ئەمە چیە تۆ لە بەخا ئاسا دێت چی بکەی کاکیش ها ئابم حاڵەوە لە بەخا مافەکانی کورد دەسە بەرکەیتون هینمان بۆ بێنی ناویش دەرمان و حەبوو دەزی و ئەلەم بابەتانە هەی لەوە جاوە چۆنە بێسر بەخەن کاک جێدە چوار دەزیمان وێنێت تۆ سەد دەزیمان پیاکەن چۆن شتی واگە کاک وەڵا عیبە بە قورئان ببوون خواکە ئاوا قساکە ئەوە خۆش نییە بەڕاستی خۆش نییە چی بکەم لە خۆ قسە بیر مەگەدە بەخەوە مۆبایلەکەمە لێ بوو هەل لە خۆ بیڕسمە دوێنێ پێرە بۆیان نادم عەزیز هەڵی 30 بۆ نادم ڕسمی ڕوت کاکە هەمووی بەگونە ڕوتیە هیچ سەروەی خۆشخۆشی شاسە عیبە کاک ئاگا لە خۆ ببرە هەموو کەس سێکسە کاکە کەلی سێکسە کاک کرد سێکسە کاکە هەموو کەسە ئیکا بەڵام کاکە کە ئیکن ڕسم مەگرن خۆت دنیا ناگۆڕێ کاکە هەوار ئایدەوە ئەم ڕسم بۆ بگونە ڕوتی ڕسم مەگرن بڵایەکەنەوە ئەی بشێتم مەگەن کاکە خۆشەکەی لەکوێیە ئەمە کاکە ئاوا وەسایت و ئاوا کردو و هەرەوە ما ئاوا بکەیت کاکە برا مەیکە والله عزیزان جانێک بەتێگەشم لەوایە لە هۆڵەندایان لە ماڵی خۆمە ماچیشی قۆڕەیەوە دەستی ئارام محمە باشە ئاخر خوا کابرای عەرەب تۆ لە بەغاوە چۆن تۆ منی دۆزیەوە بەس پێم بڵێ لە وەسەڵ بۆ منێنێری کابرای عەرەب بەس پێم بڵێ هەمووشی بە عەرەبی سێنووساوە بەس پێم بڵێ ئاخر دایکم عەرەبە ئاخر کاکە باوکم عەرەبە تو بۆ منێنێری بە قوربانێ بە ها کوردەنگیشی یاوەتێ بۆ خانمەکە لە بەغا مافەکانی بۆ وەرگری کاکە ماف چۆن بۆوانە وەرەگیرێ برایشیم جا من دوو لە ڕووی جامە عاقڵی خۆم بۆ نەپارێزیە وەڵڵا برا ناتوانم مافی کەس بپارێزم و مافی کەسش بدەم بەڕاستی هەراوەڵە هاوای بەداخەوە ڕاستی کاکەش شاسواریش عەزیزان لە دوو سەرەوە بۆ خۆی یاریەکە شاسوار عەبدولواحید هەم بە پیاوی قوباد و پاڤێڵ هەم پیاوی مەسعود بازانی ئەوانە لە چیەوە بای بێشەنی خۆیەکە بۆ خۆی پارەی خۆی پیاکە خۆشەویستە تێگەی جا من زوو دەستەکان کەشفەکەم عەزیزانی من ئێستا NRT دوو راپۆرتی NRT بینیوە لەم ڕۆژانەیە دژی ئەژی ئەمین سەرۆکی دەستگای زانیاری لە هەولێر باشە ئەمە کێ پێوتووە پاڤێڵ و قوباد پێوتووە ئەو راپۆرتانە بکە دوو ئافرەت ژیراوە بە تلیاک و دەرمانەوە کەشی راپۆرتی کردووە شاسوار عەبدولواحید NRT ئەڵێ ئەو دوو ئافرەتە ئەوە هینی ئەژی ئەمین و ئەلبەتە درۆ بووەکەی برا دوو ئافرەت بە تلیاک و دەرمان و گەشی لە ئەژی ئەمین دەستگای زانیاریەوە کاکە وڵای ئەژی لاکەنی ومن کێشەی ئەژی ئەمین هەر ناناسن لە ڕاستیە بەڵام تۆ واقعی لە کاکە پاڤێڵ و قوباد پیان و تویت و تویانە ئێمە لە تیڤەکەی خۆمانەوە ناتوانین باسی ئەژی ئەمین کەین و ئەوە بڵێن شاسوار تۆ لە NRT وە باسی ئەژی ئەمین کە راپۆرتی دەستەر کە بڵێ ئەو دوو کچە کە گیراون ئەوە دەستگای زانیاری بوون و پێئینی ئەژی ئەمینن و خۆی کەشفی کردو ئەلەم بابەتانە باش نییە ئەمە پاڤێڵ و قوباد پیان و تویت بە قوربان تێگەی لەبەرەوەی کە ناوی چی ئەمە لەبەرەی خوان ناتوان ئەم کارەکەن بە تۆی ئەکەن بەساق ئەمە حەقەتەکەیە ناتوان ئەوان بچین دوو جار هەتا پێرش لە بەغاوە پاڤڵ و قوباد چوون بۆ لای مەسعود بازانی لەگەڵی دانیشتون لەسەر ئەم مۆزوعە لەسەر دوو تەوەرە هەتا وتویانە ئێمە دەست لە پۆستی سەرۆک کۆماری هەڵ ئەگرین بۆ بەرهەم ساڵح و لەتیف ئەکەین بە سەرۆک کۆمار لەتیفی مێردی شاناس بەس تۆ ئەژی ئەمینمان بۆ لابێت و وشی کە خەرە شوێنەکەیت و مەرسومی نازانم هەرەمایەتێکی دەری کەلبەتان بەڵام بەگویان نەکردن بۆیە بە شاسوایان تۆ بێت ئەم راپۆرتانە بڵاو کەرەوە دژی ئەژی ئەمین و بڵێ ئەوە دەستەکە کەشفە کاکە شاسوای جیان بەڕاستی دەستەکە کەشف ئەزانین کە قوباد و پاڤێڵ و ئەوان پیانتی بۆ راپۆرتانەکەی ئەینا دایبەخوا لە دڵسۆزی و ئەلەم بابەتانە نیە هەرچەندە هەموو ئەمانە بۆ من هەروەکو یەکوان بۆ ئارام هەموو کەسی ئەو ڕاستی ئەزانێ بەڵام ئەمە حەقەتەکەیەتی ئەرەوەڵا بۆیە عەزیزان من بەداخم بەڕاستی بەداخم من خۆم وەکو ئارام ئەحمەد خۆشەویستانی بن کابرایەک لە ئەفریقاوە بێت بۆ سەجادەیەوە بڕوە هەچی سامانی ئەم دنیا هەیە بمەنێ بڵێ تۆ بۆمان کەشفکە بیکوژین من قەشتی وە ناکەم بەڕاستی من داوا لە هەموو ئەو خائینانە ناکەم خۆشەویستان کە ڕۆژێت ئەبێ باجی ئەو هەموو خیانەتە بدەن کە لە مێژوی ئێمە کردوتانە هیچ خائینێک بەڕاستی تێناپەڕێ و ئەبێ باجەکەی بدات من لێرەوە بە سەعید ئەڵێم باش نییە کە دەستگای زانیاریە ئەبێ باجەکەی بدەیت کە تۆ ناوت سەعیدی دەستگایە لە گەرمیان سەعیدی دەستگای زانیاری وەکو جاسوس بەسەر ئەم مۆزوعەوە بووە بۆی ئەم چوار کەسە شەهید کرێن بەداخەوە وەلید خالی کە ئامۆزای پۆڵا سیروان تاڵەبانیە جا سەیرێکن خۆشەویستان سیروان تاڵەبانی کاتی خۆی لە تانجەرۆ ئەوانە شەهید دەکرێت سوێ کەسی خۆم لەگەڵای پێشمەگە بۆ لەو کاتە هەلو شەڕیشا لەگەڵیا بووە باش نییە لەوێ شەهید دەکرێت ئێستا پۆڵا کوڕێتی وەڵڵاهی پۆڵا فافۆ نیش نیت
با قورآن فافۆن ژنی پۆڵای تۆ توخوا کفر نییە تۆ کوڕی سیروان تاڵەبانی پۆڵا خائین توخوا داناوەشی ئامۆزاکە کەوەری دەستگای زانیاریە ئەشێ لە ڕۆژخەڵکی ڕۆژئاوا کوردیان ڕۆژئاوا بە کوشت بەمیتی تورکیا باوکی تۆ سیروان تاڵەبانی بۆچی شەڕی کرد بۆچی خۆیان بەکوشت بۆی تۆ هەرخەریشی خانمبازی بی لە کەلارە سیروان پۆڵای سیروان بازانی ئاگام لە هەموو شتەکانتە بەس خۆم حەز ناکەم ئاگام لە هەموو خانم جوونجوونەکانی شەبا باش بیزانیت وەلید خالید کە ئامۆزای تۆیە یەکێکە لەو خائینانە لەو جاش و خۆفرۆشانە کە بە میت خۆی فرۆشتەوە بۆ دەستگای زانیاری کارەکە و بۆ ئەو ڕۆژئاوانە ئەو کوردانی ڕۆژئاوا هەچواریان یا بە شەیدکردن ئێوە خائین بەڕاستی مێژوولێتان نابوورەیە بۆیە لێرەوە بە پۆڵایش ئەڵێم تۆش مێژووی باوکت ناشرین کردوێتەوە ئێستا سیروان تاڵەبانی کە باوکی تۆیە ئەو ڕۆنەقەی نەماوە لای ئارام ئەحمەد خۆزگا بە سەد خۆزگا کاکە پۆڵاجیان ئەو باوکەی تۆ کە سیروان تاڵەبانیە من حرمەتم بۆ هەیە لەبەرەوەی شەید کراوە ڕێزم بۆ هەیە خۆزگە خۆی نایە بەکوشت باشە خۆزگا دابنیشتایە فەلاحی وایە تۆی پەروەردەکردایە بە ئەخلاقەوە بە ئەدەبەوە نەخۆت فرۆشی بە پاڤڵ و قوبادوانە تەنها لە پێناوی پارە و سێکس و ئافەتوانم بابەتانە خۆزگا سیروان تاڵەبانی باوکت کە موتم حرمەتم بۆ هەیە لەبەرەوەی شەید کراوە چکەم هەمیشە ڕێزی شەید و قوربانیەکان ئەگرم خۆزگا خۆی نایە بەکوشت دانیشتایە تۆی بە ئەدەبەوە پەروەردەکردایە نەگاوە وەلید خالید کە ئامۆزاتە بە ئەدەبەوە پەروەردەی بکردایە نەبووە بە جاسووسی دەستگای پاڤڵ و قوباد و نەبووە بە میتی تورک کە ڕۆڵەکانی ئێمە لە کەلارە بەکوش بدا بەڕاستی بۆیە من سەری خۆم وەکو ئارام ئەحمەد بۆ هەموو ئەو شەهیدانەدا ئەنوێنم کە لە کەلارە لە هەر گۆشە و کەنارێکی ئەم کوردستانەیە شەهید ئەکرێن و لەسەر حەقن و بەڕاستی تف و نەفرەتم هەیە لە هەموو خائینەکان کە لە پێناوی پارەیە لە پێناوی دەسەڵاتە لە پێناوی مانەوەیە ئەچن کوڕانی ئێمە ئەکوژن ڕسوایی بۆ پاڤڵ و قوباد ڕسوایی بۆ شێخ جەعفەر ڕسوایی بۆ مەحموود سەناوی ڕسوایی بۆ عەدنانی دادەمینا کە هەر خەریشی مانگا دزگین و تەدزین بوو لە کاتی خۆیان جا عەزیزان ئەو عەدنانی حەمەیمینایە ماڵتان ئابێت لە شەڕی داعشا لە منتیقەی ئەو شوێنە ناوی چیە ئەمریکا شەڕی داعشی تیا بوو هاتوو گایە دزی مانگایە دزی ئەو عەدنانی حەمەیمینایە تەلیە دزی عەمودی ئەدزی فافۆنی ئەدزی چینکۆی ئەدزی گوێرەکەی ئەدزی ماڵە ئابێ کورە مەڕ و بزنی ئەدزی کورە کاکە پێسەی حەیوانی ئەدزی ئەی هاوەر کاکە پشقلی دزی بوو ماڵە ئابێ بە تراکتۆر وەرە عەدنانی حەمەیمینا تۆ لەو شوێن شەڕی داعشەوە پشقل بدزی بیهێنی بۆ منتیقەی کەلار بیفرۆشی بڵێن بۆ زەویزار باشە زەویزارەکەتان بە ترۆقیە کات و دەغڵدانەکەتان باشە بێت ماڵە ئابێ ئەوەیش پشقلی لە بۆ فرۆشنەوە ناهێت دزی بووی پشقلیش باشە جا وەرە زرانێ پشقل بزێ بێت چی بێ کاکەم عەدنانی حەمەیمینایە باش نییە بۆیە بەداخەوە کە ئەو هەموو خائین هەیە ناو کوردا هیوادارم کە گەلەکەمان لە باشووری کوردستانە لە هەر شوێنێکەوە ئەو خائینانەی ناسی بزانێت دەستنیشانێک ئەمانە خائینن و هیواداریشم کە لە خیانەت دوورکەونەوە کورە کاکە عەیبە میلەتێکی قوربەسەرین کوردین چوار پارچین هاو خوێنی یەکترینن کاکە بەسە خیانەت کاکە وەڵڵا ئەم ژیانە ئەوە نایانێ وەڵڵا پارە ئەوە نایانێ بە ئیلاهی تۆ ئەوە نایانێ مناڵی کوربەی بەکوش بابە ئەو چوار کەسە کە تۆ ئەیانەی بەکوش لەویا ئەم چوارە ژنیان هەیە مناڵیان هەیە مێردیان هەیە هاوڕێیان هەیە کەسوکاریان هەیە ئەمانە لە کۆمەڵی ئاوات و ئامانجیان هەیە کاکە بۆ دزی نەهاتوون کاکە بۆ خراپەکاری نەهاتوون ئەمانە کوڕی ئەم میلەتەن لە پێناوی گەلەکەیانە گیانی خوانسەر مەترسی و دوای شەید کراون وەڵڵا شەرمەزاریە بە قورئان باوکم بە ئەڵڵا سوێن بە خودا ئینسان ژنەکەی خۆی بفرۆشێ دایکی خۆی بفرۆشێ خوشکی خۆی بفرۆشێ مناڵەکەی خۆی بفرۆشێ بەس ئەو کارە نەکات نەبێ بە پیاوی ئەموو ئەو خۆشەویستان نەبێ بە پیاوی تورک و فارس و فڵانە دەستگا و فڵانە ئەم لە ئەودا لە پێناوی پاو لە پێناوی ئەمانە منێتی کاتان ناکوژم خۆشەویستانی من ئەتا جارێکی تر یەم و خزمەتان یەخوا سەرفراز بن ئەوەتان کە کوڕی چاکە و ژنی چاکە وەکو پێنجێنەکان کەوشەکانتان لەباس سەری ئارام ئەحمەدە هەموو خائینەکانیش لەژێر پێڵاوەکانی کاک ئارام ئەحمەد و ئێوەی بەڕێز و خۆشەویستەیە هەموو ئەوانێک کە کار بۆ میت و بوداجی کەرانەکەن بەڕاستی سەری کوردێکی ڕۆژئاوا سەری کوردێکی باکووری کوردستان بەڵام کوردی پاک وەکو ئەوانە لام پیرۆسترە لە سەری قوباد و پاڤڵ و شاناز و هەموو سەرانیەکێتی بە شێخ جەعفەر و مەحموود سەناویشەوە خواتان لەگەڵ و شەو شەوگاتان خۆش بێ عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد سەرکەوتوو بن